عێراق وەکو دەوڵەت نقمی گەندەڵی بووە، یەکێکە لە گەندەڵترین وڵاتەکانی سەر تاسەری جیهان. ئەم گەندەڵیە لە ساڵی 2005ەوە دەستی پێکردو و پلە بە پلە ڕۆشتووە بەرەو ژوور، پارەیەکی خەیاڵی نەوت کەس نازانێ بۆ چۆ بۆ وڵاتانی دەور و پشت یاخود دەست ڕۆیشتوان و دەسەڵاتدارانی عێراق خستویانەتە گیرفانی خۆیانەوە. ئەمڕۆژ ئەوەی کە سیر بوو مەحەممەد شیا سوودانی سەرۆکوەزیرانی عێراق کۆمەڵێک پارەی لەم لای خۆی و لەو لای خۆی دانابوو، هەمووشی ژۆنیەکانیان زۆر تازە بوو. با ئەوەمان لەبەرچاو بێ گوایە بەشێکی لەوانە گەڕاندۆتەوە ئەمە هەڵمەتێکە بۆ دژایەتیکردنی گەندەڵی. ئەرێ بەڕاست با بزانین وایە ئەو پارانەی ترچی لێ بەسەراتوە. ئەمانە کۆمەڵێ پرسیارن، ئێمە لەگەڵ میوانەکەمان لەسەر ئەم بابەتە قسەی زیاتر دەکەین، پرسیاری زیاتر دەکەین، داخۆ بزانین مەحەممەد شیا سوودانی دەتوانێت دەست بۆ گەندەڵکارە ڕئیسیەکان ببا یاننا. با میوانداری زۆر بەڕێز مەحەممەد ڕەحیم سەرۆکی دامەزراوەی ئەننەهرەین کە ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە. بەڕێز مەحەممەد ڕەحیم شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکان. دەمەوێت بزانم ئەمڕۆ ئەم ئێوارەیە مەحەممەد شیا سوودانی سەرۆکوەزیرانی عێراق کۆمەڵێ پارەی لە دەور و پشتی خۆی دانابوو و گوتی گوایە ئەم پارانان گەڕاندۆتەوە. جارێ با پرسیارەکە ئەوە بێ تێبینیتان لەسەر ئەو نمایشە چی بوو؟ ئەوە مەسرەحیە بوو کردیان تا بە خەڵکی عێراق بڵێن لە ئێستاوە قۆڵمان لێ هەڵماڵیوە و تەواوی گەندەڵکاران بە سزا دەگەێنین و پارەکان دەگەڕێنینەوە؟ بداية المسألة سەرەتا ئێوەرەتان باش بۆ ئێوە و بۆ بینەرانی بەڕێز لە ڕاستیدا ئەوەی کە ئەمڕۆ بەڕێز سەرۆکوەزیران لە چەند هەفتەی ڕابردوو ئەنجامی داوە لە لێپێچینەوە لەگەڵ تۆمەتباران لە دۆسیەی گەندەڵی و دزینی پارەکانی دەستەی باوت پێکێنانی لیژنەی بەرەنگاربوونەوەی گەندەڵی ئەمە هەنگاوێکی زۆر گشتگیر و تاوەکاری بوو بۆ لێکۆڵینەوەکانی ڕابردوو پێش ساڵێک کە بریتی بوون لە لێکۆڵینەوە لە بابەتی کۆنگرەی بەغدا بۆ گرانەوەی پارە دزراوەکان لە هەمان کاتدا چەند ڕێکەوتنێک واژۆ کراون بۆ تاواکردنی ڕێکەوتنەوە هەماهەنگیەکان بۆ گەڕانەوەی پارە دزراوەکانی عێراق لە دەرەوەدا بابەتی دەستەی دزینی پارەی دەستەی باز ئەمە ڕەهەندێکی زیاتری بەخۆ دەبینێت کە وای لە حکوومەتی بەڕێز سوودانی کردکەوە زۆر بە توندی مامەڵە بکات لەگەڵ ئەم پرسەدا. وێڕە ئەوەی کە ئەو بڕەپارەی گەڕێنراوەتەوە بڕێکی کەمە، بەڵام بەڵێنی داکاوە لە هەفتەی داهاتووشدا تەواوی پارەکە دەگەڕێندێتەوە. بۆیە جدیەتێک هەیە، بەڵام تاوەکو ئێستا گەلی عێراق نازانێت ئایا چەند بڕی پارە لە دەستەی باج دزراوە، ئایا لە هەمان کاتدا پارەی گومرجیی لەگەڵ دزراوە. ئێمە پێویستیمان بە شەفافیەتی زیاتر هەیە بۆ ئەوەیەوە متمانەی هاوڵاتیان بە حکوومەت زیاتر بێتێ. زۆر باشە. بەڕێز مەحەممەد ڕەحیم بۆ خۆ دەزانی ملیارەها دۆلار پارەی نەوت لە 2005ەوە دەخورێ، کەس نازانێت بۆ چۆ دەچێت، هیچ خزمەتگوزاریەکیش پێشکەشی خەڵکی عێراق نەکراوە. هەر لە چەند ڕۆژی ڕابردوودا باس لە بندیوار کرا، زیاد لە 250,000 کەس لە عێراق بندیوارن. ئەی ئەمەش هەر گەندەڵی نییە، ئەی باشە پارەی سەرانی عێراق ئەوانەی کە لە دەسەڵاتدا بوون و ئێستش لە دەسەڵاتدان ئەوانە گەندەڵیان نەکردووە، چۆن دەتوانێت ئەمانە بگەڕێنێتەوە؟ بەڵێ بە دڵنیاییەوە گەندەڵی بەڕاستی لە عێراق زۆر بەربڵاوە بەهۆی ئەو سیستەمە پشپشکێنەی کە لە ئیدارەدانی دەوڵەتدا هەیە. بەڕاستی شوێنەوار دەدەزرێت، ماڵ و دارایی گشتی دەدەزرێت، موڵکی دەوڵەت دەدەزرێت، لە هەمان کاتدا پارەی دەوڵەت دەبرێت بۆ دەرەوە. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەو سیستەمە پشپشکێنەیە. بەڕاستی ئەمە نەبوونی شەفافیەتە لە دەوڵەتی عێراقیە بە هەوەی کە بودجە لە هەمان کاتدا پێویستە بابەتی بودجە نیمان چۆن بوو لە ئەمە تەمومژێکی زۆرە پێویستی بە شەفافیەتی زیاتر هەیە. بۆ ئێمە لە عێراقدا پێویستیمان
سیستەمێکی یاسایی پۆڵایی نییە کە سزایەکی توندی هەبێت دژی گەندەڵکاران بۆیە سیستەمی یاسایی کە عێراقدا ئەمە هانی گەندەڵی دەدات گەندەڵی زیاتر دەکات لە هەمان کاتدا بۆ ئەوەی کەەوە نزیکەی ملیارێک دلار بدرێت چەند ساڵێک سزا بدرێت بۆیە ئەمە زۆر ڕوون و ئاشکرایە کەەوە سیستەمی یاسایی لە عێراق هانی گەندەڵی دەدات هانی دزینی ماڵ و دارایی گشتی دەدات لە تەواوی ئاراستەکاندا بە تایبەت استراتیژەتی نیشتیمانی بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی کە حکوومەتی فیدراالی ساڵی ڕابردوو پەسەندی کردووە لە هەمان کاتدا استراتیژەی نیشتیمانی لە هەرێمی کوردستاندا هەیە لە هەمان کاتدا ئەو استراتیژە هەم ئاماژن بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم بابەتە بەڵام استراتیژەکان پێویستە جدی بن جۆرەکانی گەندەڵی دەستنیشان بکرێن گەندەڵی سیاسی لە هەمویان مەترسیدارترە لە هەمان کاتدا کە لێپێچینەوە لەگەڵ گەندەڵکاران بکرێت ئەم بابەتی موچە و بندیوارانە وەکو بانگەشەی هەڵبژاردن بەکاردەهێنرێت بۆ بەرێزسەنانی دەنگ لە هەڵبژاردنەکاندا بەکاربهێنرێت بۆ ئەوەی کەوا موچە بە خەڵک بدرێت بەبێ ئەوەی کەوا هیچ خزمەتێک پێشکەش بکرێت بەڕاستی ئەمەش گەندەڵیە جۆرێکی دیکەی گەندەڵی سیاسیە لە هەمان کاتدا و گەندەڵی ئیداری تۆزە کەمترە ئەم واقعا بەڕاستی پێویستی بە شۆڕشێکی گەورە هەیە بۆ گۆڕینی ئەم واقعا چونکە تاوەکو ئێستا یاسا کاری خۆی بکات لەسەر ئەم نەک تەنها پێبژاردنێکی ئاسایی بێت پێویستە گەندەڵکاران لە کۆڵنیەوەی جنگیان لە بکرێت تێبینێکی دیکە هەیە لە عێراق لە هەمان کاتدا لە کۆمەلگەی نێودەوڵەتیەوە ئەمەش یاسایشی دیکە ئەمەش ماڵ و دارایەکی زۆر بەفیرۆ دەدرێت دەستەی باز لە هەمان کاتدا چی تێدا هەبوو بینیمان کات چوو ڕوویدا بەگەڕانەوەی چەندین لێپێچینەوە لەگەڵ تۆمەتبارانی ماڵ و دارایی گشتی ئەمە گەیشتۆ تا چەندان کەسی دیکە کە لێبوردنی گشتی دەیانگرێتەوە ئەمە کارەساتێکی گەورەیە کە پارێکی زۆر بەفیرۆ دەدات لە عێراق زۆر باشە بەڕێز محەممەد ڕحیم ئێوە باسی یاساتان کرد گوتان ئەوانەی کە یاسا جێبەجێ دەکەن لە بەغدایێ هەر ئەوانن کە خۆیان یاساکەیان دانا و گەندەڵکارەکانی شەر ئەوانن کەواتە چۆن محەممەد شیع سوودانی کە ئەوان هێناوێنێتە پێشەوە چۆن دەتوانێت دەست بەرێ بۆ گەندەڵی و بۆ گەندەڵکاران کە ئەوانن هەر خۆیان بە یاسا گەندەڵیەکەن بەڵێ عێراق ئەندامی گرتوەکانە بۆ بەرەگاربوونەوەی گەندەڵی لە هەمان کاتدا بە یاسا پاڵپشکراوە لە ساڵی 2007دا بۆیە عێراق پابندە یاسا و ڕێکەوتنەکان جێبەجێ بکرا فشارێکی نێودەوڵەتی هەیە لەسەر عێراق ئەمە بەڕاستی شەرمەژاری بۆ سەرۆکی حکوومەت دروست دەکات و لە هەمان کاتدا سەرۆکی دەستەی نەزا هەیە کە نوێنەراتی عێراق دەکات لەم ڕێکەوتنەدا پێویستە عێراق ڕێکەوتنەکان جێبەجێ بکات ئەوانی تایبەت بە گەندەڵین بۆیە فشارێکی نێودەوڵەتی هەیە بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی لە عێراقدا بە گەورە و بچوشیانەوە پێویستە ئەم ڕێکەوتنەی نەتەوەی گرتووەکان بۆ بەرگاربوونەوەی گەندەڵی جێبەجێ بکرد کە لیژنەیەکی باڵاش پێکێنراوە لەلایەن بەڕێز سوودانیەوە ئێمە دەزانین کەوا سیستەمی گەندەڵی لە عێراقدا زۆر لە حکوومەتی سوودانی گەورەترە عێراقی قوت داوە بۆیە پێویستە ڕێوشێن هەبێ ئیرادەیەکی میلی ڕاستەقینە هەبێت نەک تەنها ئیرادە گەندەڵکاران بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی لە عێراقدا زۆر باشە بەڕێز محەممەد ڕحیم دەمەوێت زۆر بەڕاشکاوانش وەڵام بدەیتەوە پێت وانە گەندەڵی ئێستا بەتەنها لە ناو سیاسیەکاندا دەسەڵاتداراندا نییە بەڵکو بۆتە کولتور لە کۆمەلگای عێراقیدا بەڵێ بێگومان بەدڵنیاییەوە ستراتیژەتی نیشتیمانی تێدا هاتووە ئەمە جۆرێک لە کەلتورە گەندەڵی لە عێراقدا بۆتە جۆرێک لە کەلتور گەندەڵی بە پلەی یەکەم لە عێراقدا گەندەڵێکی سیاسیە بە پلەی دووەم گەندەڵێکی کۆمەڵگاییە لە هەمان کاتدا گەندەڵی ئیداری و داراییش لە هەمان کات بە پلەیەکی کەمتر هەیە پێویستە بە جۆرەی ئەم استراتیژیە تیمەکان لە وەزارەتەکان تیمە سەرچەکان لە دەستەی نەزاها کار بکەن لە تەواوی دامەزراوەکاندا لە داهاتوێژی نزیکدا راپۆرتێک لەلایەن دەستەی گشتیەوە دەردەچێت درز و کەلێنەکان و کێشەکان دەستنیشان دەکات بۆ بەرەنگ ئەو کەسانە و ئەوانەی کە تێوەگلاون لە بابەتی گەندەڵی لێپێچینەوان لەگەڵدا بکرێت لە تەواوی دامەزراوە ئەو
ئەو ڕێنمایانەی کەەوە دامەزراوەکانی دەوڵەتی لێتا بڕێوە دەبرێت بۆ ئەوەی کەەوە ئەو دروست کە لێرانە پڕ بکرێنەوە ساڵ و نیوێکە کار لەسەر ئەم باوەتە کراوە عراق سیستەمی حکومرانی لە عراقدا سیستەمێکی دموکراتی نیمچە دموکراتی نییە سیستەمێکی دیکتاتۆریش نییە ئێستا سیستەمی حکومرانی لە عراقدا سیستەمی دزەکانە نەوت بە قاچاق دەبدرێت سامانی سروشتی دەدەزرێت شوێنەوار دەدەزرێت ماڵ و دارایی گشتی دەدەزرێت لە عراقدا مڵکی دەوڵەت دەدەزرێت عراقدا ئەمە بەڕاستی سیستەمی حکومرانی دزەکانە بازرگانی مادەی هۆشبەر زیادی کردووە سەیری داتەکانی وەزارەتی ناوخۆکە لە حکوومەتی فیدرالیدا لە ماوەی یەک مانگدا لە مانجی نۆدا بەڕاستی بازاران کەس دەزیر کراون بە مادەی هۆشبەر و ئەوانەی کە ئەم کاریان کردووە بۆیە ئەم گەندەڵیە زۆر مەترسیدارە لە کۆمەلگادا بۆتە دیاردەیەکی زۆر مەترسیدار پێویستە هاوڵاتی ئاگداری ئەم بابەتە بێت بۆ مامەڵەیەک هاوڵاتی دەبێت بەرتیلێک بدات ئەمە نەک تەنها زیاتر و زیاتر لە کەتەکان حکومی بابەتی گەندەڵی گەشەی و تەشەنەی کردووە ئەویش بابەتی بەرتیلی جنسیە ئەمەش ئێستا بەڕاستی بۆتە دیاردەیەک لە دامەزراوەکاندا تاوانی ڕەوشتی لە کۆمەلگادا هەیە ئەمەش بەهۆی چێوە بەهۆی تەشەنەکردنی گەندەڵیەوەی لە عراقدا زۆر باشە بەڕێز محەممەد ڕەحیم ئێوە ئاماژەتان بە خاڵێکی زۆر گرنگدا گوتتان حکوومەتی دزەکانە ئەگەر دزەکان دەسەڵاتیان لا بێ چۆن دەکرێت دژایەتی گەندەڵی بکەیت ئەی چار چییە ئەو میلەتە قوربەسەرە هەژارە دەتوانێت چی بگۆڕێت بەڵێ گەلی عراق هەروەکو گوتم لە ڕێگەی ئەو بەرنامەی کە حکوومەت دایناوە بەڕێز سوودانی پەسەی کردووە دەیەوێت کە جێبەجی بکات بەرکارنامەی حکوومەت کە خزمەتگوزاری بەڵێنی خزمەتگوزاری دابا بەڵین داواکەوە باشترین خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیان بکاتە بۆیە پێویستە ئەم حکوومەتە بە پابەندی بەڵێنکانی بکات و پەرلەمانیش چاودێری کارەکان بکات و بەردەوام دەبێت لەم کارەیدا ئێمە بۆ ئەوەی کەوا دۆخەکە باشتر بکەین نەک ئاڵۆزەی زیاتر لە ساڵانی ڕابردوودا هەبێت بەڵێ بەدڵنیاییەوە حکوومەت بە تەنیا ناتوانێت کەوە ئەوەی بەڵێندانەی جێبەجێ بکات پێویستە پاڵپشتێکی جەماوەری هەبێت و چاودێرێکی جەماوەری شەبێت بۆ جێبەجێکردنی بەڵێنەکانی حکوومەت ناچار بکرێتکەوە بەڵێنەکانی جێبەجێ بکات بە تایبەت کارنامەکەی حکوومەتکەوە چەندین جار دەختی لەسەر ئەوە کردوتەوە بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی و پێشکەشکردنی باشتر خزمەتگوزاری زۆر باشە زۆر بەڕێز محەممەد ڕەحیم سەرۆکی دامەزراوەی ئەلنارین ڕاستەخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمە بووی گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بوویەوە شەوتان باش